والله دەستان خۆش خۆی لە هەموو دنیاە دەسەڵات ئیش بۆ ڕفایەتی هاوڵاتیانەکات ئەمە بەرنامەی دەسەڵاتە بەرنامەی ئەو حکوومەتەیەکە تخۆجێتی بیان حکوومەتی هەرێم بێ یان دەسەڵاتی ئەو ناوچەیە بێ بەڵام سێکە لەم وڵاتی ئێمە هاوڵاتی فرامۆش کرا بوون منە ئێستا ئەبواە جوانتری خزمەتکراری بەم یاریگای بکرا چوو ئەمە بۆ هاوڵاتیان کراوە تەنها شت کە هیچ ئایدیایەکی نییە هیچ پەیامێکی نییە وەرزشە هیچ نە ڕەنگ ئەناسیە نە حیزب ناسیە نە لایەنە ناسیە وەرزش هەموو کۆکاتەوە هەموو ڕانکان کۆکاتەوە چێژێکی سەعاتونیوە بەو هاوڵاتیەدا لە هەموو وڵاتانی دنیا شەمان و یەکشەمانیان کردەتە وەرزی لەبەرچی لەبەرەوەی ئەو خەڵکە کۆکەنە لە یاریگایەکە بۆی توش دوور بن لە ئاژاوە دوور بن لە کێشە بۆ نمونە ئێستا لە شای سلێمانیە تۆ 20,000 کەس لێرە کۆ کردێتەوە 20,000 گەنج دوورە لە کێشە 20,000 گەنج دوورە لە خەفەت 20,000 گەنج دوورە لە هەم کێشە و ئاژاوەی ژیان و قورسایی ژیان بۆیە داوە لە دەسەڵات دەکەین هاوکاری ئەم یاریگایە بکە بۆ ئەوەی فراوانتر بێ بۆ ئەوەی خەڵک ئیسفادە بکە فەرمووە حاڵ نییە ئەمە هاتوونە لە سەعات 9 هاتوونە جێگامەنی هاتوون لە دەردانیشتێ ئەمە خۆشەویستیە بۆ شارەکەمانە سێری یاریگای شەعب بکەن ئێستا حالیان لەم کاتەیە یاری شورتە و کەربەلایە 2,000 کەسی لێ نییە بەڵام سلێمانی چووکم یانەکەی خۆشەوەیە وەرزشی خۆشەوەیە شارێکی پایتەختی ڕۆشنبیریە ڕۆشنبیری وەرزش پێکەوە گرێدراوە بۆیە داواکارین دەسەڵاتی خۆجێتی ئەم شارە هاوکاری یانی وەرزشی نەورۆز کات.